ئەزموونی 26 ساڵەی خەڵکی کوردستان و لایەنە سیاسیەکان لەگەڵ دوو حیزبی دەسەڵاتداری هەرێم چەندین قۆناغی جیاواز و جۆراوجۆری بەخۆ بینیوە کە تێیدا ئەو دوو حیزبە لە پێناو بەرژەوەندی خۆیاندا قوربانیان بە بەرژەوەندی و پیرۆزیەکانی خەڵکی کوردستان داوە. پارتی و یەکێتی لە پێناو بەرژەوەندی خۆیاندا هیچ کاسڵیان لە بە قوربانیکردنی خەڵک و خاکی کوردستان نەکردوتەوە، هەر لە شەڕی ناوخۆ و دابەشکردنی هەرێمی کوردستان بۆ دوو ئیدارەی جیاواز و قۆڕخکردنی تەواوی جومگەکانی دەسەڵات و دارایی تا دەگاتە بازرگانی نەوت و گرێبەستی وەهمی و بڕینی موچە و قوتی خەڵک و فرۆشتنی زیاتر لە 150 خاکی کوردستان بەوەشەوە نەوەستان 2000 دەستیان برد بۆ دزینی دەنگی خەڵک. یەکێتی و پارتی سەرەڕایی واژۆکردنی ڕێکەوتنامەی شەرەف کە لەلایەن سیاسیەکانی هەرێمبەر لە هەڵبژارنەکان لەناو خۆیاندا واژۆیان کرد سەبارەت بە ئەنجامنەدانی ساختەکاری، بەڵام بۆ شکستە گەورەکانیان لە 4 ساڵی ڕابردوودا و ترسی سزادانیان لەلایەن جەماوەرەوە جوت حیزبی دەسەڵاتداری هەرێم بە پشتیوانی دەرەکی ڕێگان بە خۆیاندا دەنگی ڕاستەقینەی ڕکابەرەکانیان بۆ خۆیان بەرن. لە بەرامبەردا پارتەکانی ئۆپۆزیسیۆن تەواوی و قۆناغانەیان لەگەڵ پارتی و یەکێتی تێپەڕاندووە و لە ئێستاشدا کە باس و خواسی هەڵبژاردن و دزینی دەنگی ڕاستەقینەی خەڵک لەلایەن ئەو دوو حیزبەوە لە ئارادایە، پارتەکانی ئۆپۆزیسیۆن لە هەوڵی تێپەڕاندنی ئەو قۆناغەدان بە تایبەت کە ساختەکاری و دزینی دەنگی هاوڵاتیان لەلایەن ئەو دوو پارتەوە گەرچی هەنگاوێکی تازەی ساختەکاری بوو بەڵام شتێکی چاوەڕوان نەکراو نەبوو. بەو پێی پارتی و یەکێتی لە مێژووی دوور و نزیکیاندا هەموو جۆرە ساختەکاریەکیان ئەنجامدا و هەموو ڕێگاکانی مانەوەیان لە دەسەڵات تاقی کردوتەوە.